سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دۆخی کارەبا لە نێو هەرێمی کوردستان. هەرچەندە وەک دەزانین زیاتر لە هەفتەیەک دەبێت لە وەتەی کورد حکومڕانی لە هەرێمی کوردستان دەکات. دۆخی کارەبا وەکو ئێستا باش نەبووە. لە چلەی هاوین لەم وەرزە گەرمەدا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کارەبا لە 24 کاتژمێر کارەبا 20 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدات. ئەرێ بەڕاست بۆچی ئێمە ناتوانین 24 کاتژمێر کارەبا بە بەردەوامی کارەبای نیشتیمانی بدەین بە هاوڵاتیان؟ گرفتەکانی بەردەم ئەم پرۆسەیە چییە؟ وەزارەتی کارەبا ئێستاکە تیمێکی ئامادە کردووە و چەند تیمی ئامادە کردووە بۆ ئەوەی تەجاوزەکان نەمینێ. هەڵمەتی تەجاوزەکان چی بەسەرهات؟ با بزانین چۆن کارەبا لە ئێستا باشتر دەبێت وە کەم و کوڕیەکان کە هەندێک جار لەلایەن هاوڵاتیانەوە بە شێوەی تەجاوز دەکرێت چۆن بنەبەر دەکرێت. کاک کەمال بە لە کۆسپەکانەوە دەست پێ بکەین. بۆچی ئێمە ناتوانین کارەبا 24 کاتژمێر بە هاوڵاتی بدەین؟ تمام هۆکارەکانی ئەوەیە ئەو زێدەڕەوانەی کە لەسەر تۆڕی کارەبا هەبوو ئێمە ماوەیەکی باش دەستمان پێکردێ بە هەڵمەتی بڕین بەرام پێ دەچین ینی سەرپێچێکی یەکزار زۆر هەستە ماوە لەسەر شەبەکە زۆرە بەڵێ زۆرە تەمان سەرپێچەکە هەڵمەتەکە هەر بەردەوامە هەڵمەتەکە هەروە بەردەوامین بەخۆی دوو بابەتەیە دوو هۆکارەیەکەوە کارەبا هەتا ئێستا باژین وەرە ئەم ساڵ کە ئەو هاوینە ئەو کارەبایی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هیچ ساڵێک وە بەزەم لە زمانی حکوومەتی هەرێم ئەو کارەبای نەبووە. یعنی لە تەمەنی حکوومەتی ئێستا کارەبا بەم شێوەیە نەبووە. نەخێر بەم شێوە نەبووە. ئەوەش دەگەڕێتەوە لە بۆ ئەو کابینەی کە دەستخۆشی لێ دەکەین هەموو هاوکار بوون لە بۆ دابینکردنی کارەبا هاوڵاتیان. بەڵام ئێمە چۆن بتوانین ئەو کارەبایە کە ئێستا 20 یان هەتا 21 سعاتە لە هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کە ئەو کارەبا هەیە چۆن بتوان بگەینە 24 سعات؟ بەڵێ هۆکارەکان دەکرێت ئەمە؟ بەڵێ دەکرێت. ئێستا ئەو کارەبایی کە بەرهەم دەهێنرێت لە وێستگەکان بەڵێ زێدەتر نییە لە خواست؟ بەڵێ دەکرێت ئەگەر تۆزێک بڵێن بەرهەم زیاتر بکرێت لە هەمان کات ئەو زێدەڕەوانی لەسەر تۆڕی کارەبا هەیە نەمینێت. باشە کێشەکان چیە؟ کێشەکان چییە؟ کێشەکان کە ئێستا ئێوە بەردەوام دەچن سیانە دەکەنەوە کارەباکان چاک دەکەنەوە چێ؟ زۆربەی ئەو کێشانەی کە ڕووبەرمان دێت ئەو زێدەڕەوانی کە لەسەر تۆڕی کارەبا هەیە کە باڵانسی محەولەکان تێک دەدەن ئەوان زیاتر کێشەکان لە دروست دەکەن. تەجاوز ماڵی ئێمەی کاول کردووە. بەزەبت تەجاوز نەکرێ زایدەن ڕێزم لە هاوڵاتانی خۆمانی ئەمیش هاوڵاتیەکە ئەمش خەڵکی ئەو کوردستانەمە ڕێز لەو کارەبایە ناگرین دەستی پێ ناگرین. زێدەڕۆیی هەیە زێدەڕۆیش لە هەموو شەڕ و لە هەمووەوە تشتێکی ناڕەوایە بەڕاستی. ئێستا تیم تا ئامادە کردووە؟ بڵێ دەچن سیانە دەکەن بۆ چەند گەڕەکێک بۆ چەند گەڕێک. باشە بەیەکەوە دەچین بەڵام بەر لەوەی بچین با بزانین ئێوە سکاڵەت چۆن وەردەگرن هاوڵاتی چۆن پەیوەندی بە ئێوە دەکەن. باشە زۆر جار دەبینین هاوڵاتیان گلەیی دەکەن دەڵێن کارەبامان دەبڕێ بەڵام هەندێک جار نازانن چۆن پەیوەندی بکەن بە بەڕێوەبەرەتەکانی کارەبا بە سیانە بە چاکسازی بۆ ئەوی کارەباکەیان بۆ بگەڕێتەوە. ئێستا ئێمە وەکو دەبینین دوو ئامێر هەیە لێرە ئەمە پێم وایە لەگەڵ کارمەندەکانی قسە دەکات. ئامێرەکی دیکەش هەر لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە چەند تەلەفۆنێک هەیە ئەم بەڕێزە کە کارمەندی وەزارەتی کارەبایە ئێستا سکاڵا یاخود گلەی خەڵک هاوڵاتیەک وەردەگرێت ناوی حوسێنە بڵێن فەرمانبەرە ژمارەی ڕقم تەلەفۆنەکەشی خەزم کردووە هەندێککە دایانێرین قوربان. باش ئەمە شێوازیەوەی هەر هاوڵاتیەکە لە هەر گەڕێکێک کێشەی کارەبایە بوو دەتوانێت پەیوەندی بکە بەم شێوەیە بەم شێوەیە بڵێ هەر هاوڵاتیە کێشەی کارەبای هەبێ ئەمە هەموو ژمارەی چاکردنەوەکان بڵاو کراتەوە لە سایتەکان سایتی وزارەتی کارەبا سایتی بەڕێوەبەرەتی دابەشکردین کارەبای دوو هەر هاوڵاتیەکە کێشەی هەبوو پەیوەندیمان پێ دەکات فەرمانبەری سکاڵە کە لێرە دانیشتووە ئەو سکاڵای وەردەگری ناونیشانەکەی وەردەگری ڕقم مۆبایلەکەی وەردەگری ڕقمی محەولەکە ئەگە زۆر پێویست بوو وەردەگرێت لە پاشەوە تیمەکان ڕاستپاردە دەکرێت و سەردانی شوێنەکە دەکەن و کارەباکە لە بۆ چا دەکرێتەوە. باشە لە هەندێک شوێن کێشەی گەورە هەیە بۆ نمونە لە دەوروبەری هەولێر
ڤۆڵتیان کەمە یەکجار ڤۆڵتیان کەمە ئەمە ئەم کێشەیە بەخۆی کێشەی درۆ ڤۆڵتێز یان نزمی ڤۆڵتیە زۆر جار عادەتەن لە وەرزی هاوینان ئەو کێشانەمان زۆر دەبێت ئەو کێشەوە تقریبان 4-5 ڕۆژە هەیە لە هەولێر ئەویش کێشەی پەیوەندی بە تەولیدە زیاتر پەیوەندی بە دابەشکردن نییە ئێمە وەکو تیمەکانی چاکردنەوە ئەوی لا ئێمە بێت ئەگەر کێشەی نزمی ڤۆڵتیەمان هەبێت ئەوە سەردان دەکەن ئەگەر پێمان بکرێت دەستکاری تاپی گۆڕەڕەکان دەکرێت و لە ڕێی هونەریەوە چا دەکرێت باشە کاکەمال ئەمڕۆ چەند کەس تەلەفۆنی کردووە ئەمڕۆ تقریبا 4 تا 5 کەس یعنی تەلەفۆنیان بەردەوام سکالا هەیە گلەی هەیە بەڵێ بەڵێ لێرە 24 ساعت ئەمە کە زۆربەی لێرە کێشەکانیان چییە ینی بۆچی کارەبایان دەبڕ تاکە لەبەر تەجاوزی تەجاوزە بەڵێ تەجاوزە کارە باز ینی خەڵک زۆر تەجاوزی لەسەر دەکا و خەتی لەسەر ڕادەکێشی باش ئەگەر بێت و تەجاوز نەمینی ینی کارەباکە بە شێوەی ڕۆک و پێکدا بەش ببێت ینی محاولە و وایرەکان تەحملی پرۆسەکە بەڵێ تەحمل دەکا و زۆر بە جوانی تەحمل دەکات لەبەرەوەی ئەو شخصانەی کە تەجاوزی لەسەر ئەو کارەبای دەکەن ئەوەی هاوڵاتیەکە دەیبن ئەنی هاوڵاتی زەرمەند دەبی باش ئەگەر تەجاوز نەمینێ پێتان وانێ ببێتە 24 کاتژمێر زۆر احتیاج دەبێت. لەگەڵ ئەوەی ڕێژەی دابشکردنی کارەبا پێدانی کارەبا بە هاوڵاتیان زیادی کردووە لەگەڵ ئەوەشدا وەکو دەبینین ئێستا ئێمە لەگەڵ تیمەکانی کارەبا لە ڕێگەوەین کێشەی کارەباش زیادی کردووە لە زۆر شوێن لۆدی هەیە محاولە تەحمل ناکە وەر تەحمل ناکە وەکو کارمەندان و بەرپرسانی کارەبا دەڵێن تەجاوزێکی زۆرە هەڵمەتی تەجاوزیش هەیە بەڵام خەڵکێک هەیە تاوکو ئێستا تەجاوزەکانی خۆیان نەبڕیوە ئێستا ئێمە دەچین ڕێک لەگەڵ تیمی کارەبا دەچین ئەو شوێنانەی کە کێشەی کارەبایان هەیە بابزانین هۆکاری ئەو کێشەی کارەبایەت چییە تەجاوزە یاخود زعیفی تۆڕەکانی دابشکردنی کارەبایە یان پیربوونی یاخود بە تەمەنبوونی ئەو محاویلانەی کارەبایە کە زۆر جار گلەیی دەکرێت بەیەکەوە لەگەڵمان بن دەچینە ناو بابەتەکەەوە. ئێستا ئێمە لە یەکێک لە گەڕەکانی پارێزگای هەولێرین هاوڵاتیەک سکاڵای هەبووە دەڵێ کارەباکەم باش نەبوو ئەم برادەرە بووە کاکی برەماندوو نەبی باشی ئەو محاویلە ئێوەیە ئەوە چ کێشەیە ئێوە ئەو خەتەی سەری قەڵیشە سوتایە لۆ سوتاوە وەڵا نازانم دیارە کارەبا زۆر لەسەرە زۆری لەسەرە دیارە زۆر لەسەرە ئەگەر ناتوانێتی باش با ئەوانە دەبگات باشە کێشەکەی چییە ینی ئێستا ئەمگۆ کارەباتان زعیفە نییە ئێستا زعیفە لەبەرەوەی خەتەکەی نییە قەت بووە ینی لە ماڵەوە شتەکان بە حاڵ نهار پێ نابی چەند سعاتە وایە شەکە لە سعات چارەوە لە سعات چاری بەیانیەوە باشە لە منتقەکەی ئێوە تەجاوز نییەوە لە سەریەوە وای لێ کردی و محاولەیمان زەحمەتە تەجاوزەیە لە گەڕەکتانیان نییە زەحمەتە نییە زەحمەتە ینی نەمدیتە نەدیتە باشە تۆ پێم بڵێ ئێستا لە هەرێمی کوردستان 20 کاتژمێر کارەبا هەیە بەڵام لە کەرکووک لە بەغدا ئەزمەی کارەبایە دەست بگرین بە کارەبا باش نییە ئێمە کابرا ئێستا من بەرزەکەم هەیە یان دوو بەرزەم هەیە دەبیت پێیکەم ئەدی ئەوانەی دەسپلیت هەیە پێنج هەیە سێ هەیە هەر پێ دەکا و گلۆب ناکوشێنیتەوە ئەوشتەمەشای بەرچی خۆی دەکات ئەگە زۆری هەبی زۆری پێ دەکات ئەگە کەمی هەبیکەم پێ دەکات ینی دەستگرتن سەقافەتی دەستگرتنمان هەیە ڕۆشنبیری دەستگرتنمان هەیە بە کارەبا بەخوای ئەم بەرزبەت خۆ قسە دەکەم باس خۆت ناکەم باسی کۆمەلگا دەکەم ئەم شارەزایم نیە بەس دەماری خۆم شارەزامە ئەگەر من یەک بەریدەم پێ دەوێ لۆ دوی پێ دەکەم دوی پێ ناکەم دەبی دەست بگرین باشە ئەوە هۆکاری ئەوەی چی بۆ ئێستا هۆکاری ئەوەیە باری زۆرە باری زۆرە خەڵکێکی زۆر باری زۆرە و
ئەو فیز دەکات باشە ئێستا ئەو خەت ئەو محاولێت تحملی نەکردو ئەو خەت تحملی نەکردووە چەند زەختی لەسەر بە تەسەوڕی ئەوە محاولەیە 750 ئەمپێر کارەبا ئەدا بەخۆی هەر فێزی 250 ئەمپێر ئەو 250 کەیڤی ینی 750 ئەمپێر کارەبا دەدا بە هاوڵاتیان باشە بەس هاوڵاتیان لەوە زیاتر بەکاردێن باشە لەوە زیاتر بەکاردێنن بینیتت ئەوە دەڵێ لەوە زیاتر بەکاری دێنی آخر توزيعاتي شيء مشينا برانم باش بزاني توزيعاتي خطكان هر برين قاطعك تماري لسرا سيفيسا هر فيسا توزيعاتي خوي هبيتن وهي لناي واتان نەکردووە واما کردووە تا کامەران بەس ئێستا ئەو کارەبای فیزەکە ئەم برادرە یا برادێشکە چه کارباچێش لە دەرەوە دێنێ بە 15,000 فێزەکەی تەحویلە ئەو تەوازن فێرەشێ ئێمە ساڵانە تەوازنی خۆمانەکەین محاولەکان تەوازنەکەین سیانی خۆمانەکەی بەس کارەباکەی فیزەکە ئەمنا برادێشکە کارەباچێکی هاوڵاتی دێنێ لە دەرە بە 15,000 فێزەکەی تەحویلی سەر فێزێشکە ئەمە سەرپێچێکی سەرپێچێکی گەورە ئێستا ئەو محاولە بسووتێ ئەو محاولە بسووتێ بە 6 وەرەقە یەک محاولە سمێنە چیان بە تو گۆت والله قلت يا ورا شو خدك كيف قلت قلت لا بابا ناقص قلت انا شيء ما قلت انا دوسێ مار بس من نقص قلت ما قلت ئێمە مشکلەکەمان ئەو مشکلێ لە کارەبا کەوایە هاوڵاتی بەدەر لەوەی تەجاوز دەکات دێ دەستکاری محاولە نا فێزەکانی تەحویل دەکات فێزی کارەبای تەحویل دەکات فێزی کارەبا بەڵێ 10 دقیقە سەعاتی کارەبای نەبێت دەچ کارەباچێش ئێستا چەند دەبی تۆ تەلەفۆن کردووە لساعات تاريخ جاي ولا لاشكي سبيني ساعات نو تلفون بو يما هاتوا نوي سبينه تلفون بو هاتوا ام كاكا احتمال بينت نيجي سبينه كده ساعات نو هاتوا كەوایە ئێوە لە کاتی ساعت نۆ تەلەفۆن تۆ ساعت نۆ تەلەفۆن اري والله نابێ ڕۆلی تیمەکانی کارەبا لەبیر بکەین کە لە وەرزی زستان بە تایبەت کە مەترسێکی یەکجار زۆر ئەم ئامودانە وایرەکان هەموو تەڕە مەترسی هەیە و لە وەرزی هاوینیشدا بە هەمان شێوە ئێستا ئەمە 10 دقەیە چاوەڕێ دەکەین لە کۆنتترۆل کارەبای ئەم گەڕەکە بکوژێتەوە تاوەکو چارەسەری ئەم کارەبایە بکرێت کارمەندی کارەبا بە ترسەوە کارەکە دەکات چونکە زۆر جار کارمەندیش بۆتە قوربانی وانە وایە وانە چەند کارمەندتان بۆتە قوربانی والله زۆرمان لێ بووتە قوربانی زۆریشمان دەم چاوی سوتاوە شتەش سوتاوە یعنی برادری خۆت بۆتە قوربانی بەرە بالفعل باشە ڕووداوەکان چۆن بووە یعنی ڕووداوەکان چۆن ڕوویداوە کەسێک دەبێت ئێوە ئەزمونتانە دەگەڕانەوەی کارەبا بڵێ مەترسیە مۆلی دەخواستان ینی تێکەڵابوونی مۆلی دەگەڕێتە نەفەرمان هەیە دایری لەگەڵ خۆمانە تووشێ حادیسە بۆ لە سیاری بنی خۆی فرۆشتە لە خۆی داوە ینی بۆ عیلاجی خۆی باشە تۆ گوتت ساعت 2 شەو محاولەی کارەبام گۆڕیوە پێرە شێ ساعت 2 شەو نەما هێشتا هاوڵاتی بێ کارەبا کێشەکانی بەردەم وەزارەتی کارەبا لەم کابینەیەدا یەکجار زۆرە وەزارەتی کارەبا دەڵێت پارەی ئەو کۆمپانیانەی کە گرێبەستی لەگەڵ کردووە پارەی کارەبا بدا ینی ساڵانە بەرامبەر بەو کارەبایی کە وەزگەکانی ئەهلی کارەبا بە حکوومەتی هەرێم دەدەن قەرزی ئەو کۆمپانیانە لای حکوومەت گەیشتۆتە 2 ملیارد دۆلار وەک دەزانرێ لە بەغدا لە کەرکووک لە مووسڵ لە هەموو شوێنێکی عێراق کێشەی کارەبا هەیە بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە کە لە کۆنتترۆلی هەرێمی کوردستانی لێرە ئەم برادرانی کە کار دەکەن کاک محەممەد بەرپرسیانە لێرەوە کارەبای هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم کۆمپیوتەرانەوە ئەم جیازانەوە کارەباکە دابش دەکرێت سلێمانی چەندی دەوێت دۆک چەندی دەوێت هەولێر چەندی دەوێت ئێستا هەرێمی کوردستان کارەبا بە مووسڵ دەدات لە ڕێگەی ئەم شاشەیەوە دەبینن 381 382 میگاوات کارەبا بە مووسڵ دەدات ینی لە هەرێمەوە کارەبا دەدرێت بە پارێزگای مووسڵ لە بەرامبەردا وەکو کارمەندان باسی لێەوە دەکەن لێرەوە ئەوان گاز بە هەرێمی کوردستان دەن بۆ چەند پاڵاوگەیەک لە هەرێمی کوردستان کە محەتەکان کارەبەیان بۆ دابین دەکات کاک محەممەد سڵاوت دەبێت پێم بڵێ چۆن کارەبا دابش دەکەن ئێستا کارەبا دۆخی کارەبە لەگەڵ ئەو هەموو قەیرانە دەڵێن ڕێژەی پێدانی کارەبا بە هاوڵاتیان زیادی کردو چۆن ئەمە تێناگەین این سال بەراورد بە پار بەڵێ زیادی کرد نزگەی دو کاتژمێر کارەبا زیادی کردووە ئێمە ئەو اتفاقی کەوا کراوە لەگەڵ بەغایە 382 مێگاواتە ئەنێرین بۆ مووسڵ لە دوهۆکەوە ئێمە
گازوایل دابینەکە بۆمان سێ وحدەمانیش پێ کردو بە بۆی بۆ ئەوەی سیستەمی ئێمە مستەقر بێت. باشە من جێبیست بوومە یعنی کارەبا لە دوهۆ لە سلێمانی ڕەوشی کارەبا باشترە کارەبایان زیاترە بەپێی کاتژمێر لە هەولێر کەمترە ئەمە بۆچی؟ ئۆڤەرلود کێشەیەکمان هەیە لە هەولێرە بەڕاستی ئۆڤەرلودمان هەیە خواست لە هەولێر زیاتر وەک لە شارەکانی تر بەس بە تێکڕا تقریباً 16 ساعت بۆ 17 ساعت کارەبا دراوە باشە سلێمانی چەندە دهۆک چەندە هەولێر چەندە؟ سلێمانی تقریباً 18 ساعت کارەبای پێدراوە. باشە ئێستا لە بەرچاوتە چەند ساعت دەدرێت بە سلێمانی؟ وەکو سعات ناو لە لێرە دیارێ ئەمە لێرە ئەو ڕێژە لێرە بەس تەنها مگاواتەکەی حەسەکانە هەر شارێ و پێی حەسەکانی خۆی ئەمە مگاوات دەدەین بە شارەکان لێرە ئەمە چاودێری دەکەین هیچ شارێک لە حسی خۆی زیاتر یان کەمتر وەرنەگرێت بۆ نمونە زیاتر دەبێت تەجاوز زیاتر بەڵێ حاڵتە تەبیعی ڕوودەدا پازی بیزمەگەیەک دەگەڵ گۆڕانکاریە کە دەیکەن لە ناو شارەکاندا کەشەوە بەو شێوەیە بەڵێت تەسیر دەکات بەس زیاتر لێرە دەگەڵ گۆڕانکاری با بڵێن کە لە ناو شار گەڕەکە دەکوژێتەوە گەڕکە چکە دەدەنەوەترین کارەباز دەسەر کارەبا لە هەولێر چکە ڕێژەی دانیشتوانی تەبعەن لە بۆی ڕێژەی دانیشتوانی لە هەولێر زیاترە خواستەکە لێرە زیاترە. ئێمە لە وێزگەکان بووین لە بەشێکیان و لە کۆنتترۆلیش بووین چەند شوێنێکمان بەسەر کردەوە دەبینین یعنی بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا و پێدانی بە هاوڵاتیان زیادی کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا کێشەی کارەبامان هەیە ئەنی بۆ نمونە دەبینین کارەبا لە هەرێمەوە دەچێتە مووسڵ و حکوومەتی عێراق داوای کارەبا دەکات بۆ ئێمە ناتوانین بە بەردەوامی کارەبا بدەین بە هاوڵاتیان بربەستەکانی بەردەم وەزارەتی کارەبا چییە؟ زۆر سپاس ڕاستی کێشە کارەبێ کێشەیەکە کەڤنە و بەسەرێ چەندین ساڵە دایمەن هەموو کابینەوە ئەوانە محاولەکی نەکو چارەسەر بکەن سپاس و کابینانە هەیە جددی سەروی بابەتی ڕاوستیاینە و کێشە سەرەکیژی هاتیە دەست نیشانکردن کێشە سەرەکی ئەو بوو و نەبوونە سوتەمەنیە بوو ئەوا وێزگەها و هەتا حەدێکی باش ما اشياء بتنسيق الجال وزاره الصامان السروشتي او غازل بردست بوما عندك كميات زياده كربون اوه بويا اگر كو برهم مزيدات اللي بيت هروسا چندين وحدات مهبون المحطه دربندي خان دو وحده الويرت راوسياي بون او جيت هاتينا چاره سر كرن وتخصيصات بيت في بوهاتنا كرن شلاي جناب سروك حكمتي بدو شيوا یک 168 میلیون دینار بون کو دو وحده ما چاره سر کرین وحده سیجی کو بیت کرین 3 میلیون و 500 هزار دلار بویجی تاتینا تخصیص کرن کیشا سرکی راستی الهرم تنها کیشا سرکی سوتمانی بویه او یک یا دویجی اف زیده گاویت کول سرتورین هرم کردستانی تینا کرن یعنی بو نمونه 2019 44% کاربا هرم هاتیا برزه کرن اف برزه بینجی هر وکی بیژن هاولاتی بوینه یعنی هر خلک که اوی بکار چلوچاری بتجاوز كهرباء دروا 44% كهرباء هرمي برزبويه اف برزبونجي طبعا ابي كارتكرين الخلق كيكري الدمجميرين هبونا كهرباء كري لو ما حمله جدي هاتنا كرين بو راكرنا افا سربيتشا مدينه الهبلير والسليمانيه ودهوك بجدي هاتنا سربي بابتي وام سوباسيا خلق خود كان كو استجابه كرين هر وصا چندين بشدار مهبونه بیورین کارا به ندانا بون اوجی چونکی هندک رین مایت موکو حکمت هرمی ریکت ند دامکو ام بیورا بو وی خلکی بدانن چونکی بتجاوز مثلا هات بون آوا کنن بس بتنسیق الگل وزارت پیوندیدار وزارت عداد شاروانی کشتوکال اوجی هات چاره سر کرن خلک که يعني اف چاره سریا بی بابتی جی کرد و نکه ام بینن روشا کار ببر باشتر یا چیت چند ساعت است چند ساعت طبعا الدست پیک ام شی بجنج 28 ایوی 28 هفت حتا نکه ام سر 20 ساعت دا کار به ام ادنا خلکی يعني لكوي 24 كاجمير 20 كاجمير کارب دابین کراوه بله یه دیتره بابت دیتره چونکی نکوتن تو بس برهمی زیاده بکی و وگو هزی لاین بکار بر کیف و حولاتیه لازم اوجی او یک آبوری ات وکاره بیدا بتکرین چونکی تکلیفه کم مازن سر حکمت هر حکمت آوی خلقیه هندی او آبوری بکن
پشتوانیە بۆ حکومەتەوان و ئەم دێشێن خزمەتی پترکەن هەروەسا داخوازە مەژوی خەلکی ژبەرک و ئەو وەزعێ یە حکومەت تێدا بۆریت وەزعێکی دارایی سەختە سەرمە خەلک پارێ وی کارە بێژی بدەن چونکی مەبلەغێت مەزن قەرز زۆرە قەرد تریلیۆنێک و 162 میلیار پارێ مایل سەر هاوڵاتیان کوش پێنج قەرزی ئێوە لەسەر هاوڵاتیە بەێ حکوومەت چەند قەرزاری کۆمپانیەکان بەرامبەری وێ حکومەت ژی یعنی وەکی بژن زێدەترش 2 میلیار دلار ئەم قەردارێ ینی زیێدەتر حکوومەت قەرزارە بەێ یعنی زێدەترش 2 میلیار دلار ئەم قەردارێت وا مستەسمرارن هەروەسا هاوڵاتیە مەژی تریلیۆنێک و 162 میلیار و ئەوژی تقریبان ئەم شێن بێژن 1 میلیار دلار یالداف هاوڵاتی باش جەنابی وەزیر ئێستا تۆ لەگەر هاوڵاتیە قسە بکەیت لەسەر شەقام دەڵێ کاکە ئەمە چی دەکا وەزارەتی کارەبا من هەتا ئێستا هەر مۆلیدە بەکاردەهێنم ڕاستە حکوومەت ڕێژەی کارەبا بەم وەرزەی هاوین زیادی کردووە بەڵام دەڵێک مۆلیدە بەکاردێنم کە چی حکوومەت هێرێ وەزارەتی کارەبا دەفرۆشێتە بەغدا و دەدات بە مووسڵ مەسەلە چییە؟ ڕاستە طبعا ئەvێ یعنی بێت ئەم هەمی فەخرێ پێ بەنک و حکومەتە عێراقی کوش ساڵە 1920 دەولەت هەتان وکە وەکی بێژن تا ناخوابینتە هەرێمێک و ئەم پشتەوانیە لێ بکەن بەس مەبێت ئەف خاڵە یا ڕۆم بیت بۆ هاوڵاتی و ئەف کارە بە نوکە مە دایە عێراقی نەش نوکەمەدایە سێ عقد هەبوون 2011 گەل کەرکک هەبوو کۆمپانیا ماس کرد بوو کار و قەیوان 2017 گەل حکومەتە بەغدا کرد بوو ئەف عقودە ئەونیت بەرینکە ئەvە چ کارتێکردناوێ لەسەر هاوڵاتی مەکەتی هیچ تەسیرێک ئێک وڵاتی ئێک ئەمپێرێکارە بش یامە نەچوێ تنێ ئەvە ئەو وەحدەنە ئەوێت کومە سوتەمەنی بوونەی ئەمێ مە وەکی بژن ئەوان اتفاقی هەلگەل حکومەتە بەغدا کردی سوتەمەنیە دابینکەن پارێ مستەسمری ژیەدەن یعنی ئەvە ئەو وەحدەنە تنێ ئەون مەداینە باشە کەوای یەک ئەمپێر کارەبا لەسەر حیسابی خەڵکی کوردستان ناچێتە نەخێر باشە بەس بینە سەر شتێکی تر ینی تۆ باسی خاڵێکی گرنگت کرد گوتت هاوڵاتیان قەرزارن تەجاوزێکی زۆرە لە 144 خەڵک کارەبا دەبا و لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری کۆمپانیاکانە ئێستا پلانی ئێوە چیە قسە لەسەر ئەوە دەکرێت کۆمپانیای ئەهلی بابەتەکە کۆنتترۆل بکە ئایا بەمە دۆخەکە کۆنتترۆل دەکرێت یان ئەزمەی گەورەتری لێدا نەخێر تاوان هەر پێنگاوەکە بێتە هاوێتن خەلکی خۆ دڵنیاکەم بۆ باشکردنا ڕەفشەکارە بێ بۆ هەندێک و خەلکێک دوو پارا نەدەت نە پارێکی مۆلیدێ و پارێکی کارەبا گشتی هەر پێنگاوەکە هاتی هاوێتن دوێ ئەوە دەتانەوێ لە کەلتوری هەرێمی کوردستان مۆلیدە نەمینێ لە داهاتوو کێم بیت دیف ئیمکانیاتە و ئەمڤێکێن vەکەن حق ینی هاوڵاتی ئێک حەق بدەتە کارەبێ نە دوو حەقا بدەت چونکی گەلێک ئەف پارێ بگاوێ بۆ مۆلیداتێتە دانان گەلە پترش کارەبا گشتی ئەڤ یا نموناک و ئەف کارەبا بۆ میسول ینی ئەستاکی دەلوێتکەن ما مثلا دووک ما هەشت وحدە هەبوون تنێ نیف وحدەت کاریدا بوون نوکە ئەوان سۆتەمەنی و پارێ مستەسمەری بۆ سێ وحدێ دیترێ بۆ هیچ کارتێکردن نەبووە ئەڤ کارتێ تایبەت ڕاستی دنیا هەمیە بەرف کارتێ تایبەت بەچوو بلانێ کەسمە ژوی ناوی نەترسی بالعکس ئەف کارتێ تایبەت ئێک زووترین گرفتێتوان دێنە چارەسەرکردن دوو وەختی ئەس بێژم 44 سەدەی کارەبان بەرزەت بۆ ئەزێ vێگاوێت بێژم هاوڵاتی یە بۆیە سەبەر بەس نوکە وەختی ئەزل گەل کارتێ تایبەت ئەوێ گرێبەستێ ئەلکەم من ئەف پارەش مستەسمری دێت یعنی مستەسمرێ من ئەدوێ گاوێ بێژم نرخی کارەبا گران نابێ نەخێر وەک سعر نەفسی ئەف سعرەیە هیچ گۆڕانکاریەک تێدا نایەتەکردن vê tewqî têda bes ev şîna em bêjin 44 sadê tê dizîn heke 10 15 20 kanê dû firê kefnê dê çend ji vê tinê beramberî ev kare be tinê ew nizbeyek û mistesmir dê bixwerat ne seher zêde bît ne tesîr el kareba hawlatî bît bilekis pitir dê xizmet bû pêşkeşkirin. Sebaret be mamelayê hawlatiyan xelkekî zor qerzare دەوێت پارە بدە بەڵام بنکەکان سڕە گیراوە یعنی دەڵێن دەبێت کاتەکە درێژ بکرێتەوە
بەنیازن درێژی بکەنەوە طبعا اف پێنگاوا و ئەنجومەنی وەزیران سوپاسانەوە دایمان خۆل کێشت خەلکیتکردنە خوددان پازدەی شش هەتا ئێکی حاو بوو ینی 15 ڕۆژ ماوەدانا بوون پشت و هینگێمە تەمدید کرد هەتا ئێکی نە بەس هەر وەختێ مەدید چونکی بڕاستی ئەنی ئەمت بینن وەزع ئەvê پەتا کۆرۆنا کارتێکردنەکە دەوامت فەرمیکردین ینی سلێمانی فترێک عتڵە بوون هەولێر دوهۆک ئەvە هەتا پازدەی هەیvê ئەvê پشتڕاست بن و وەختێ مەدید هەر خەلکێک وەکی بێژن vêt پارێ خۆ بدات و ji ber eva rênmayet tenduristî em dê mihawleke em ku careka dîterê temdît ken bes heta êkî neh vêgavê ev fursa bo hawlatiya heye. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت سوورین لەسەر ئەوەی دەبێت لە داهاتوودا وا بکەین یەک سەرچاوی کارەبا هەبێت ئەویش کارەبای نیشتیمانی بێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دەڵێن لەم مۆرزەی هاویندا بە بەراورد لەگەڵ پێدانی کارەبە لەگەڵ هاوینەکانی وەرزەکانی ڕابردوو ئێستا کارەبای هەرێمی کوردستان لە باشترین دۆخدایە و تەنانەت بێجگەلەوەی بۆ کوردستان دابین دەکە کارەبا دەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ببێت بە 24 کاتژمێر کارەبا پێویستە تەجاوز نەمینێ پێویستە لە 144 کارەبا کە ئێستا تەجاوزە و دەچێتە ئاسمان بەبێ ئەوەی خەڵکێک پارە بدات ئەم کارەبایە بگەڕێتەوە دواتریش خەڵکێکی زۆر کە پابەندی ئەوە نییە پارەی کارەبا بدات وای کردووە 2 ملیار دیناری عێراقی حکوومەت قەرزاری کۆمپانیاکان بێ بە پێدانی بە کۆمپانیای ئەهلی ئەم کێشەیەش چارەسەر دەبێ وەزارەت پەیمانیدا لە داهاتوودا وا بکات کار لەسەر یەک کارەبای نیشتیمانی بێت و لە مەودووە پشت بە کارەبای مۆریدە و کارەبای دیکە نەبەسترێت تا باسێکی دیکە و بابەتێکی بەخواتان دەست.